سەربازی ون چیرۆکی سەرکەوتن و زەحمەتی تیمێکی تەندروستی لە سەنتەری دڵ دەگێڕێتەوە. ئەو سەنتەرە و تیمەکەی بوونەتە فریاد ڕەسیەوانەی دڵیان لە کار دەکەوێت یان هێدی هێز لەدەست دەدات. ئەو کارانەی کە پەیوەندی بە پەرستارانەوە یان ئەو کارانەی کە پەیوەندی بە کاری تەندروستی هەیە، ئەو کارمەندانەی کە لێرە کار دەکەن من بۆیان تەنزیم دەکەم. لەو ئیشانەکە لێرکانە من بە تەنیانیم گروپێکین لێرە کار دەکەین، هەر کەسە و بە جۆرەی شوێن و کارەکەی خۆی. هەر شوێنێک و بەرپرسێکی خۆی هەیە. ئەو بەرپرسانە ئەزمونێکی باشیان هەیە تاکو ئەو کەسانی کە نوێ دێنێ ئێرە ئەوانەی هەموو گرنگی پێ دەدەین، ئەوە نەفرێکی تەواوی لێ دروست دەکەین، پێی دەڵێن پەرستار. سەربازی ون سەرەتا بە چیرۆکی یەکێک لە کۆنترین کارمەندەکان دەست پێ دەکات. ئەویش حاجیە کە لە سەرەتای دامەزراندنی ئەم سەنتەرەوە خزمەت دەکات لە بەیانیەوە هەتا ئێوارەیەکی درەنگ. حاجی حەز و خولیایی بۆ تەیر و باڵندە وای لێ دەکات لە ناو باخچەی سەنتەرەکە چەندین کۆتر کۆبکاتەوە و هێلانەیەکیان بۆ دروست بکات. ئەم پیاوە ئێرە وەکو ماڵی خۆی سەیرەکات، زۆرترین کاتی خۆشی لەم شوێنە و لە ناو نەخۆشەکان بەسەر دەبات. ئەو سەنتەرە لە ساڵی 2007 دروستکرا و دامەزراندرا. تاکە سەنتەر بوو ئەو کاتی لە هەرێمی کوردستان دروستکرا، خزمەتی خەڵکی هەرێم و دەرەوەی هەرێمی کرد. لەبەر ئەوەی کێشەی زۆر لە لای بەغدا و ئەو لایەنە هەبوو، ئەو خەڵکە ڕوو لەو سەنتەرەی دەکرد. لێرە دکتۆرە سۆزی و حاجی سەرپەرشتی ئەو کارە دەکەن کە ئامانج لێی پاراستنی هەمووانە لە هەر ڤایرۆس و پیسبوونێک. کاتێک نەخۆش سەردان دەکات بە شێوەیەکی باش لێرە پێشوازی لە دەکرێت و پشکنینی خوێن و کاری تاقیگەی بۆ ئەنجام دەدرێت و دەنێدرێت بۆ ژووری فریاکەوتن. ئەو سەنتەرە لە مەجموعە بەشێکی گرنگ پێکاتوە. لە بیدایەتەوە ئیستشاری پێکاتوە کە دکتۆری پسپۆر لەوێ دادەنیشی ڕۆژانە، هەر ڕۆژێ دکتۆرێک بە جۆرەی خشتەی مانگانە. ئەو دکتۆرانە بە جۆرەی ئەو نەخۆشە کە پێویستیتی کە پێویستیان بە قەستەڕەی بی دەنێرنە بەشی قەستەرە. لە بەشی قەستەرە تەشخیصیت کە هەیە لە قەستەرەوە کە دەردەسی پێویستی بە نەشتەرگەیەیە، لەوێن دەرەوە تەحویلی ئەوە دکتۆری نەشتەرگەری هەیەن. کەواتە لێرە دوو نەوعە کارمان هەیە. یەک کاری باتنیە کە تەشخیص دەکرێت، کاری جەراحیشە کە عملیات دەکرێتن. ئەوانی تەشخیص دەکرێن پێی دەڵێن دکتۆری باتنی کە قەستەڕەش دەکەن، بەڵام ئەوانی کە پێویستیان بە عملیاتە دکتۆری جەراح دەیکاتن، پێی دەڵێن دکتۆری نەشتەرگەری. لێرەش چەندین پشکنینی گرنگ و قورس بۆ نەخۆش ئەنجام دەدرێن لە هێڵکاری دڵەوە بۆ تیشکی ئیکۆ و چەندین پشکنینی دیکە کە لە دەرەوەی ئەم سەنتەرە بەشێک لەو پشکنینانە نرخەکانیان زۆر گرانە. گرنگی ئەو سەنتەرە دەبەسترێتەوە بە ئەو نەخۆشانەی کە نەخۆشی دڵیان هەیە. ئەو کارێک کە لێرە دەکرێت هەر لە بیدایەتەوە دەست پێکرایە، هەر نەخۆشێک کو دەست پێ دەکاتن، ئێمە دەست بە تەشخیصی دەکەین. یەکەوسەر کە دێتە ئێرە سینکێشە دەست پێ دەکات. ئەو سینکێشەیە
بە دوویدا دەچین هەتا دەبینەوە سەبەبی ئەو سینکێشەیە چییە؟ سنتەری دڵ لە ساڵی 2007 دامەزرا لە ئاخیرەکانی 2007 دامەزرا کە لەسەر ڕاستبادەی سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان دامەزرا لەبەر ئەوەی زۆر پێویست بووە ئەو سنتەرە کە نەشتەرگەری دڵ پێشتر هیچی ناکرا لێرە هیچ قەستەڵەش لێرە نەدەکرا هەمووی دەچووە دەرەوەی وڵات ئێستا لە ڕێگایەوە توانیمان کە زۆر نەشتەرگەری و قەستەڕەیەکی زۆر لە سنتەرەکەمان ئەنجامدەن کە دەکەن ماگانە نزیکەی 600 قەستەڕەی دڵ دەکرێت و نزیکی 100 نەشتەرگەری دڵ ئەکرێ بە نەشتەرگەری دڵی ئالۆز و نەشتەرگەری دڵی منداڵانەوە ئێستا بەو ماوەیە لە نزیکەی تقریبان 13 ساڵە کە 13 بۆ 14 ساڵ کارکردن توانیمانە بگەینە ئاستێک کە سنتەری دڵ ببێتە یەک لە سنتەرە پێشکەوتوەکانی عێراق. ئەوان وەک سەربازێکی ون لە بەرەی پێشەوەی جەنگێکی سەخت کە ڕۆحی هەمووانی پێوە بەندە خزمەت دەکەن. کردنەوەی خەستەخانەی دڵ دەگەڕێتەوە بۆ ساڵانی 2007 وابزانام تاکە خەستەخانەش بوو ئەگەر ئەلێرە بێتەوە لە تەواوی عێراق لە هەولێرێکرایەوە بەڕاستی هەر لە بیدایەتەوە هەتا ئێستا ڕۆژ بە ڕۆژ نەخۆشمان زیاد دەبێ و پێشوازی لە نەخۆشەکان دەکەین و دەبێت نەخۆشەکانیش بخوان مقابلەیان کەن ئەوان بڵێن بە چ شێوەیەک پێشوازی دەکرێ و ئێرەش سنتەری دڵە هەر لە بیدایەتی لە پرزگێرە بۆ پەڕی خزمەتێکی زۆر باش ئەگەر نەخۆش ڕازی بێ بە ڕوێکی خۆشەوە بە پێکەنینەوە و ئیدی هەموو بە ئیشارەت و ئەوە ئیکۆیە و ئەوە تەختیتەوە نەخۆشمان زۆرە بەس هەست بە ماندووبوون ناکەین لەبەرچی هەست پێ ناکەین لەبەر ئەوەی ئەلحەمدولیلا ئێرە سعرەکەی کەمە لەگەڵ دەرێ زۆر کەمە هەر لە هەموو فەحسەکە هەر بگرە لە تەختیتی بگرە لە ئیکۆی بگرە لە ئەشیعی بگرە لە قەستەڕی بگرە لە عەمەلیاتی یعنی سعرێکی زۆر کەمە نەخۆشێکی زۆرمان لەسەر بەس ئەمە ڕۆژ بە ڕۆژ بەو پەڕی دڵخۆشی و بۆ پەڕی بەتواناوە و پێشوازی لێ نەخۆش دەکەین قەتیش بێزار نابی. ئیدی کاری هەریەک لەو ستافە دەست پێ دەکات. لێرە زۆربەی ئەو نەخۆشانە دڵیان لە ناو دەستیانە و ترس و دڵە ڕاوکێ دایگرتوون بەڵام ئەم ستافە بە دڵێکی گەورە و ڕوویەکی خۆشەوە پێشوازیان لێ دەکەن. هەمووان بە هەرەوەزی کار دەکەن. سیستەمێکی پێشکەوتوش لە سنتەرەکە کاری نەخۆشەکانی ئاسانتر کردووە. لە سەردەمی کۆرۆناش ئەم تیمانە زیاتر کەوتونەتە بەر مەترسی ڤایرۆسەکە. هەر باسی تەندروستی بکەین خاستن ئیدڵ وەکو بەشەکانی تر نییە هەر دائیرێکی تر دەتوانێت شتەکان تاخیر کات و گرنگی زۆر پێ نەدات و نەفەرەکەی تاخیرکە بەڵام دڵ تاخیربوونی تێدا نییە هەموو نەفەرێک لێرکوانە هەر لە کلینەرەوە بگرەوە هەتا ئاخی نەفەری استعلامات هەر ئەوانە هەموو گرنگن بەڵام لە هەموو شوێنە گرنگ بۆ گرنگتر هەیە گرنگی یەکەم لایمە شوێنە گرنگەکە ئەو شوێنە پێی دەرێن تەواری OPD ئەوت پێشن دیپارتمنت ئەو نەخۆشانە کە دێن یەکەو سەر دێنەوێن دەرێ ئەلەوێن دەرێت کە دەیبینین و تەشخیصی دەکەن ئەگەر پێویستی بە قەستەڕی بدەنێرنە قەستەڕی ئەنگە یانیش پاش قەستەڕەکەی تەحویلی ڕەتهەی جەراحی دەکەن. لێرە سەدان کەس دڵیان لە نێو دەستیاندایە لەبەر ترس و ئازاری نەخۆشیەکەیان کە نەخۆشیێکی دڵ ئێشێنە.
طبعا قەستەرە ئەو کادرانە کە لەوێ ئیش دەکەن بەڕاستی ئەوان پێشمەرگەنەوە سەنگەر هەرچی دەڵێ هەر ئەون لۆ ئەو ئەشیعی کە بەوان دەکەوی هەر ئەشیعەتی کچکە کە لە کاتی قەستەڕەی بەکاردێ چل ئەشیعی سینگی احتیادی نەفەرکە لێەوە دەگیرێتن بزانە ئەو نەفەرە چەند ئەشیعی ڕۆژانە پێدەکەوی زۆربەی ئەو کادرانە کە لەوەیش دەکەن خەویان نییە لەبەسەر هێشەی لەبەر ئەو ئەشیعی کە پێیان دەکەویتن ئەوە کادری توبی ئەوینە ناو قەستەرەکە ئیش دەکاتن زۆربەی هەر قەستەرێک سەعاتەکە سەعاتی نوەکە 20 دقەیە ئەوە هەموو ئەو کاتانە حسابە لەسەری چەند ئەشیعی پێدەکەویتن ئەوە خطورەتی زۆریان بەبەردەکەوی لەبەر ئەوی دەوامی جەماعەتی قەستەرەی کادری قەستەرەی لە هەموو بەشەکانی تر کەمترە لەبەر ئەوەی کە زۆر ئەشیعی پێدەکەویتن ژیانی لە مەترسیدایە لەبەر ئەو ئەشیعەیە ئەوانی وێندەرێکە کار دەکەن تەنها بە ڕۆژ نییە وەکو خەسەخانەی تەواریەکە لە 24 سەعاتی ئەمە هەموو نەخۆشک سینگی بێشی لە ئینعاش بنێرتە ئێرە ئەمە ئەوەی قەستەرەی لۆ دەکەین پێویستی 190 پێویستیان بە شەبەکە و باڵۆنە ئەگەر تاخیر بکرێن لە 12 سەعاتی لە 10 سەعاتی ئەوە پێویستی پێ ناکرێ ئەو کاتی ئەو نەخۆشە تووشی کێشەی تر دەبیتن بەڵام کە زوو دەگەین نێرێ بە ئیسعافی ئەوانە وەکو پێشمەرگە حازر نێرەکانە شەوەکەی قەستەڕی بۆ دەکرێت ڕۆژەش کەس لە 30 دەمینێتن نەخۆشەکە بە دڵەکی پاک و بە ئیسراحەت دێتە دەرەوە. ئێرە شاری هەولێرە گەورەترین نەخۆشخانە و سەنتەری دڵ لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە دروست کراوە. بەڕاستی زۆر خۆشحاڵین بە خزمەتکردنی ئەو خەڵکی خۆمان و ناوچەکەمان ئەوەی گرنگ بێ لێرە بەڕاستی لەو فترەیە لە فترەی کۆرۆنا چونکە تەماس کرد ئێمە بە تەماسمان زۆرە لەسەر نەخۆش و لەگەڵ نەخۆشە زەحمەتەکانی ئیش زیاتر لە کێسی ئەمەرجنسیە حالە طاریەکان کە ئەو سنتەری ئێمە 24 سەعات بەردەوامە و ئەو کەسانە کە تووشی جەڵتە ئەبن بە دەقەت دەگەێنە لایمە وەزعیان بە تەواوەتی نالەبارە پێویستیان بە عینایەکی خاص دەبێ ئەو کاتە ناو قەستەرە زیاتری لەگەڵ ئەو کێسانە زیاترمان دیێبی. پرۆسەی قەستەرە تەنها تەشخیصە تەشخیص یعنی کە بزانی چەند دەماری تەسکی هەیە ئەو سینگهێشەی لە چ دروست بووە لەبۆی ئەو دەمارە تەسکە یان دەماری قەپات دەبیان دەچیان ئەوە پرۆسەی ئەوەی قەستەرەی تەشخیصیە بەڵام عیلاجی وەی چیە عیلاجی وەی باڵۆنێکی دادەنێن ئەو باڵۆنە جێی ئەوەکەی دەکاتەوە جێی ئەو جێی تەسکبوونەکەی دەکاتەوە دەمارە تەسکبوونەکەی دەکاتەوە هەندێک جار پێویستی بە دوو شەبەکەی دەبی هەندێک جار بە 3 شەبەکەی دەبی بەڵام زۆربەی جار کە دەمارەکان پێدەڵن تۆتەڵ زۆر دەگیرێ بە کاملی ئەو کاتی بەوەی بە قەستەرە بە شەبەکە و باڵۆن ناکرێتەوە بەڵام تەشخیص کرایە هەر دەبی تەشخیص بکرێت بە قەستەرەکەی قەستەرە تەشخیصی دەکە کە ئەوە دەماری زیاتر گیرایە ناتان بە شەبەکە و باڵن عیلاجیکەن ئەو کاتی تەحویلی عەمەلیاتی دەکەن ئەو عەمەلیاتەش کە لێرە دەکرێتن دەماری قاچی وەردەگرن لە دەماری قاچەوە و دەمارێکی تایەکە زیادە وەکو احتیاطەکە دانرێ ئەوی لێ وەردەگرن پینەکی لۆ دەکەن ئەو جێ تەسکەی تێدایە ئەوی لێ دەکەنەوە ئەوی لەوێ لە زیاتیوی قەیمە. ئەم نەخۆشخانەیە تایبەتە بە نەخۆشیەکانی دڵ لە ساڵی 2007ەوە دروست کراوە. لە ساڵی 2008ەوە لێرەم تا ئێستا و ئیش و کارەکەم زۆر خۆش دەوێ وەکو بینیتان هەموو بەیانیان ساعت 8 لێرەین تا و کەیسەکانتەوە بی جاری وا هەیە ساعت 3 دەبی جواری وا هەیە ساعت 6 ئێوارەتەوە دەبی. طبعا لێرە ئەمە هەموو ڕەنج و ماندبوونی خۆمان لە بۆ خزمەتکردنی نەخۆشە ڕۆژانە بە ئیش و کاری نەخۆش ئیشمە بە تایبەت بەنزە یعنی یەکەم ئیشی نەخۆش کە داخلی ساڵی عملیات دەبی ئیشمە دەست پێ دەکاتن. تەنها بە هەرێمی کوردستان نییە
ئەو خەڵکانی کە نەخۆشی دڵیان هەیە لە کەرکک و بەغا و سمووسڵ ئەوانەی زۆربەی زۆریان لەبەر وەزعی ئەمنی ئێرەکە باش بوو زۆربیان ڕوو لێرە دەکەن لۆ بزات ئێرە هەم سعرەکەی مناسبە هەم سنتەرەکی بە ئەزمون و هەموو شتەکی تێدایە یعنی نەک برەی ئەوەی هەیە ئەویت کە بڕۆ لە دەرێ بکە نییە هەموو شتێکمان لێرکانە بۆ دابینکردن. ئێستاوا ڤێنتێتەرێک حاضر دەکەین بۆ بووی نەخۆش لە ساڵە بێتە دەرێ وەریگرین دەبێت ئەو ڤێنتێتەنە ڕۆژانە کالیبرێشنی دەوێت سیستەمەکە وەبی بزانین مشکلەیەکی هەیە لە تیوب لە سێنسەرەکان ئەگەریتی نەبوو چاوەڕێ دەکەین نەخۆش لە عملیات تەواو بیت دێتە ئایسۆ ئیسلام دەکەین مۆنیتەر وایرەکان هەموو چێک دەکەینەوە مەزبوطن لە جێ خۆی. هەزاران کەس لێرە دڵیان لە وەستان ڕزگار کراوە. ئەمە لە سەردەمی کۆڕۆنابی سەردەمی دوای کۆڕۆنا پێش کۆڕۆنا سیستمەکمان هەیە پێی دەرێن مەجموعە کادرێکن لە بە دکتۆر و بە ستافەوە دەلزنینە ئەو دەلزنەیە دەکەسە هەر لە دەرگەوە ئاگایان لە تەعقیمە حتا ئاخر نقطەی ناو عملیاتی حتا دەچینە ناو برینی نەخۆشەکەی ئەگەر نەخۆشەکە برینی پیس بیتن ئەو مەجموعەیە ئیشمان چییە لەو شوێنانەی کە دەیبینێن ئینفێکشن هەیەیان ئەوەی پیسییان میکرۆب هەیە ئەمە مەسحەی لێوەردەگری بە نوێنە ئەو دکتۆرانە کە لێرکانە کار دەکەن ئەوانە لیستێکمان لۆ دروست دەکەن دەنێن ئەو شوێنەتان پیسە ئیتر ئەو شوێنە بە 1000 بە 2000 بە 3000 حتا دەگەینە نەتیجەی دەبتە سفر ئەو دەوازی لێ دەینێت. ڕۆژانە دەبێت ئەوانە هەموو ئەو نۆرماسلاین ڕێنگەر گلۆکۆز هەموو ماوەدێکی ئایسیۆ دەبێت حاضر بیتن پێویست ناکاتن لە وەختێکی پێویستی پێبیت نەمینی لێرە تەبا مەغزەنمان هەیە احتیاط بێزگە لە مەغزەنی گەورە شەوان ڕۆژان 24 ساعت ئایسیۆ کراوەیە هینا کراوەیە ستافی لێ نابی لێ خلاص بیت چاودێرێکی چڕی نەخۆش دەکرێت لێرە مام خەیلا بەخێر بێ چاوەکەم قەستەریان بۆ کردیا ڕوانە قەستەریان بۆ کردیا دیارە پێویستی بە نەشتەرگەریە پێویستی بە شەبەکە باڵون نەبووە بزانە دەماری زیاتری پێویستی بە ئەمەلیات دەکرێتن ئەم نەشتەرگەریە لێرە حاضر کرا چکە حالەتێکی لە ناکاوە تەواریە ئیمەرجنسیە داخلی ئایسیۆ دەکەین هەتا دکتۆر قرار داتن کە عملیات ساڵە حاضر بوو ئەلێرە دەبین عملیات ئەلێرە حاضر دەکەین هەر لە عملیات ژۆ دەگەرێتەوە شوێنی خۆی ینی فەرقێکی کەمێک هەیە لەگەڵ ئەوەی لە ڕاتها حاضر بکرێتون چەند ڕۆژێک و دوای بستە عملیات و بێتە عینە ئەو فەرقی ئەو نەخۆشانە حالەتێکی وەمان هەیە لە قەستەرە پێویستی بە عملیاتە حالەتێکی لە ناکاو نەقلی ئێرە دەکەین لێرە حاضر دەکەین و ئەو زەدەنینە عملیات. بۆ ماوەی 10 ساڵ هەندێکە لێرە داوام دەکەم لە یەک بەش تاوان داوامی چاودێری چەر داوامی جیاوازە لە بەیانی هەتا ئێوارە نییە تاوان 24 ساعتە 24 ساعت دەبی بە خەبەر بی چاودێری نەخۆش بکەیت چکە بەشێکی زۆر هەستیارە ناتوانیت چاو لەسەر نەخۆش لادەی هیچ بەی شێوەیەک تاوان ماندیبوونی ئەو بەشە زۆرە لە خەستخانە چکە هەر کێشەی لە نەخۆش هەبیتە هەر وەختێکی حالەتێکی لە ناکاو هەبیت دەبێتە ئەو قسمە ئەو چارەسەری بوو بکرێتن هەروەها عملیاتی فەتح سەدر کە نەشتەرگەری تلی پێدەرێن لێرە دەکرێتن ڕۆژانە 3 هەتا 4 جاری وها 5-6 نەخۆش عملیاتی بوو دەکرێت لێرە هەر هەموو دەبێت لە چاودێری سەر چاودێری بکرێتن بەلانی کەمەوە 24 ساعت ئەگەر وەزعی زۆر باش بوو دەتوانێت تەحویل بکرێتن یان ڕەوانەی بەشی ڕەت بکرێت. لێرە نەخۆشیەکانی دڵ دەستنیشان دەکرێن چارەسەر و چاودێریشیان بۆ دەکرێت. ICU واتە چاودێری چڕ طبعا مجموعە کادرەی بە ئەزمون زۆر بەشیان دەورەیان لە دەروەوەی وڵات دیتە زۆربیانمان نات بە ماگ نردیتمانە ئوردون مەجموعە چوونە هند ئەوانە نەک لەبەر ئەوەی بەڵام هەر ئەزمونی وانیشمان وەرگرت هینامە لەگەڵ ئەزمونەکەی خۆمان هەتا زیاتر خزمەت بە نەخۆشەکەی بگەن پێی دەڵێن کێرەی زیاتر بە نەخۆشەکەی بگرێتن ئەو کێرە زۆر پێویستە لە ئەو نەخۆشەی ئەو کاتێک کە نەخۆش لە عملیات دەردەچی فتح سەدر لە عملیات دەردەچیتن
ئاگای لە خوێنێک هەتا تقریبان 10 ساعتی هەتا 8 ساعتی لەو کاتەی گرنگی ئەوەیە ئەو کادرە توبیەی چاوی لە مۆنیتەر و لە چاوی لە نەخۆشەکەیە هەر پێویستێکی بی هەر گۆڕانکاریەکی لێبێت دەبی ئەو چاوی لێبیت. ئەم تیمانە ڕوبەڕووی هەموو ئەو سەختیانە بوونەتەوە و نەوەستاون چارەسەر و نەشتەرگەری و پشکنینیشیان بەردەوام ئەنجام داوە. ئەمە خۆمان بە دیار ناخین کە سەربازین و کارەکەمان هەر لە ناو ئەو نەخۆشخانەیە ماڵ و مناڵمان یانی عایلەکەمان لەوەی دەزانن کە سەربازین ڕۆژ هەبووە 3 ڕۆژ نەچوینە لای ماڵ و مناڵمان ئەو ڕۆژی کاکاتی کەرنتین و ئەو نەخۆشانەی کە کۆڕۆنایان هەبوو دەهاتنە لامان 3 ڕۆژ نێزیک نەدەبوون حتا فەحسی کۆڕۆناکەمان لەو دەرەچکە چەند جار ئەمە مانجێ ئەو فەحسانە دووبارە دەکەینەوە چکو کۆنتامینێشنمان کۆنتاکمان زۆر لەگەل نەخۆشان ئەو نەخۆشەی کە دێتە ئێرە وەچی ئەو نەخۆشەی نییە کە دەستە سنتەری کۆڕۆنای کە دێت دەسە سنتەری کۆڕۆنای سنتەری کۆڕۆنای لە دەرکەوە ئاگای لە خۆی قناعی لە خۆی بەستی هەمووشتی کردیە ئەو دەزانێەوە سنتەر ئەوە کۆڕۆنای هەیە بەڵام کە دێتە ئێرە سینگی دێشی لە سنگی هێشەکەی پەیدا دەبی کە ئەوە کۆڕۆناشی هەیە. یەکێک لە گرنگترین بەشەکانی دیکە بەشی منداڵانە کە لێرە منداڵان لە ئامێز دەگرن و چاودێریان دەکەن چونکە بەشێک لەم منداڵانە دڵیان کونە و کێشەی دڵیان هەیە و ئازار جەستەی ئەم پەپولانەی داپۆشیوە. دوازدە ساڵە لێرکانە کار دەکەم ڕۆژانە نەخۆشەی زۆر داخلی ناو مستەشفای دەبێتن لێرکانە بەگوێرە پێویست خزمەتیان دەکەی خزمەتەکی زۆریشان دەکەین ماندیبوون وەکو ماندیبوون هەز بە ماندیبوون ناکەم ئیشی من لێرکانە پەرستاریە لەبەرەوەی ڕۆژانە هەز بە ماندیبوون ناکەم لەبەرەوەی حەزم لە مهنەکەی خۆم زۆر پێخۆشە. سروە وەک یەکێک لە کۆنترین ئەو کارمەندانە بەردەوام لەو بەشە ئامێر بە دڵی ئەو منداڵانەوە دەکات چاودێریان دەکات ئەو منداڵانە تەنها لە ئازاری دڵیان دەگەن بێ ئەوەی بزانن دڵ بۆ مرۆڤ هەموو ژیانە. ئێمە ئامانجمان لێبکانە خزمەتکردنی نەخۆشە لە خزمەت نەخۆشداین هیوای سەرکەوتن و سەلامەتی بۆ هەموو لایەک دەخوازن. دڵسۆزی ئێرە بەدەست خۆمان نییە دەبی دڵسۆز بین لۆ ئێرە ئەوەی نییە کەم تەرخەمی لێ کارەکەت بکەی هەر ئاوردەوە نەخۆشەکە کە تێک چوت بە خۆت لا ئیرادیان بۆی دەچی لەوە نییە بەزەی بێلی کە نەخۆشەکە بمری وەنیە ئەتو کتابەکە تەوقیعنەکە بەزەی بێلی سبەی لێبێتەوە نە هەر گۆڕانکاریە کرا لە تەختێتی دڵەوە لە هەر جەیەکی ئەو مەعاونتوبیێ ئەو دکتۆری ئەو نەفرەکە بە خۆی دەبی بە دووی دادەچیتن بەبێ ئەوەی کەس پاڵی پێوێنە بەوێز کەس پێی بڵێتن هەتا دەگەینتە سەر حەدی خۆی کە پێی دەرێن ستێبڵ دەبیتن. ئەم مرۆڤە جوانانە دڵسۆزی و خەمی خەڵک و نەخۆشەکان وای لێکردوون بە هیچ شێوەیەک هەز بە ماندوویەتی نەکەن. ئێمە وەکو بەڕێوەبەری نەخۆشخانە دائیمەن پاڵپشتی و ستافاکەین و پشتگیریان دەکەین و پاداشتیان دەدەینەوە لە ڕێگە بۆ ئەو کارسای هەر یەکێکیان کە کارێکی دڵسۆزانە ئەنجام دەدەن.
ئەمە دیاری بەرنامەی سەربازی وونە پێشکەشە بە ئەم ستافە بەڕێزانە کە زۆر ماندوو بوونە بۆ خزمەتی نەخۆش و ئەم خەڵکە زۆر سپاس.